ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز من ناوڕۆ تۆفیقم لە قێمشەوی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی چوار لایەنی هەرێمی کوردستان کە لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕێکەوتن. هەریەک لە یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی هەروەها کۆمەڵی دادگەری ئەمڕۆ لەسەر ئاستی دەستگاکانی هەڵبژاردنیان کۆبوونەوەیکی گرنگیان ساز کرد. لەو کۆبوونەوەیەدا ڕێکەوتون لەسەرەوەی کە پێویستە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت، لەگەڵیدا یاسای هەڵبژاردننی پەرلەمان هەموار بکرێتەوە، هەروەها کۆمسیۆنیش کارا بکرێتەوە و هەموو لایەنەکان کۆبوون لەسەرەوەی کە پێویستە کەشێکی گونجاو فراهم بکرێت لەلایەن سەرجەم لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بۆی کە هەڵبژاردنێکی پاک و دیموکراتیانە بەڕێوە بچێت. ئەمە داواکاری زۆرینەی لایەنە سیاسیەکانە لە ئێستادا لە هەرێمی کوردستان. ئاخۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەتوانرێت لە وادەی دیاریکراوی خۆیدا بکرێت کە دوای ئەوەی ماوەی سێسەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان نوێکرایەوە یاخود درێژکرایەوە. ئەو لایەنانە چیان کە بە تایبەتی دەیانەوێت کێشە دروستکەن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان؟ شێوازی هەڵبژاردنەکە کە ئێستا ئەم چوار لایەنە گفتوگویان لەسەر کردووە چۆن دەبێت؟ هاوتەریب دەبێت لەگەڵ ئەو یاسایانی کە هەیە لە عێراقدا بۆ مەسەلەی هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمسیۆن. ئەم شۆ گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە بە تێروتەسەری لەسەر کۆمەڵێک بابەتی دیکەی گرنگتر بە و مەسەلەی هەڵبژاردنەوە بە میوانداری زۆر بەڕێز کاکڕزگار حاجی حەمە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرسراوی دەستگای هەڵبژاردننی یەکێتی کە لە ستۆدیۆ لەگەڵمانە. بەخێربێ کاکڕزگار، سوپاس دەکەم. با لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ دەست پێ بکەین. دیارم کۆبوونەوەیە بۆ خۆی لەم وادەیەدا کۆبوونەوەیشی گرنگە، چونکە چوار لایەنی سەرەکی لە هەرێمی کوردستان یعنی ئەمڕۆ کۆبوونەتەوە لەسەر ئاستی دەستگاکانی هەڵبژاردن و دوو بڕیاری گرنگتان ناوە بۆی کە هەمووتان لەگەڵەوەن کە پرۆسەی هەڵبژاردن بکرێەوە پرۆسەیەکی شەفاف و دیموکراتیانە بێت. بە تایبەتیش داواتان کردو یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەموار بکرێتەوە. بەگشتی کۆبوونەوەکە چۆن ئەبینن وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کاکڕزگار؟ بەڵێ ئێمە زۆر سپاس. دیارە سەبارەت بە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی کوردستان ئێمە ئەم لایەنە سیاسیانەی کە ئەمڕۆ کۆبوونەتەوە لە ڕابردوو چەندین کۆبوونەوە کراوە، چەندین پێشنیار و مقتەرەح کراوە بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەروەها کاراکردنەوەی کۆمسیۆن بۆ ئەوەی بتواندرێت هەڵبژاردنێکی پاک و بێگەرد ئەنجام بدرێت بۆی متمانە بگەڕێتەوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆی مشارەکەی زیاتریان هەبێت لە هەڵبژاردن و انتخاباتەکان. ئێمە لە ڕابردوو لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کە چەندین کابینەی پەرلەمانی پێبڕێکراوە یاسایەک لە کوردستان هەبووە کە ئەم یاسای پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی بۆکراوە. ئەم یاسایە ئەتوانم برێن لەسەر ئاستی دنیا لە کوردستان و یەک شوێنی تر دەبێت، ئەگەرنا لە هیچ شوێنێک بۆ یەک مەسەلەی قانونی انتخابات و سیستەمەی کە ڕابردوو کراوە کە یەک بازنەی بۆ هەرێمێکی وە کوردستان ئەمانی بۆ ئێستا دەست نایە، بۆ ئەم قۆناغی ئیستا دەست نادات. لە هەموو هەڵبژاردنێک لە هەموو وڵاتەکانی دنیا و لە عێراقیشەوە، عێراق وڵاتێکە کە ئێمە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق، لە ماوەی هەڵبژاردنەکانی لە 2005ەوە بۆ 2010 چەندین جار هەمواری یاساکە کراتەوە بە کۆمەڵێک سیستمی هەڵبژاردننی جیا بەشداری پێکراوە بەو شێوازەی کە قۆناغ بە قۆناغ بوو ئەو هەمواری یاساکان کراوەوە لەگەڵ سەردەم و قۆناغەکە بگونجێ لەگەڵ هەموو ئەو لایەنە سیاسیانەی کە چی لە دەسەڵاتن چی لە ئەوانەی ئۆپۆزیسیۆنن کە بتوانن بەشداری کارایی هەڵبژاردنەکان بکەن و بەپێی ئەو دەنگ و مەقهینانەی دێنن قورسایی خۆیان کەیانە کورسی بەدەست بێنن. ئێمە چەندین کۆبوونەوە لە ڕابردوو کردومانە. ئێمە کە ئەوەی داوامان کردووە پێشنیارمان کردووە یاخود لەسەر قانونەکەی کوردستان بەڕاستی شتێکی غەریب و عەجیبمان داوا نەکردووە. شتێکمان داوا کردووە یاخود پێشنیاری پرۆژەیەکی هەموارکراوی قانونێکی انتخاباتمان کردووە کە ئەتوانم بڵێم بۆ ئەم سەردەمەی ئێستا گونجاوە، قانونێکی زۆر دیموکراسی و مەدەنیە، هەموو ئەو لایەنە سیاسیانەی بەشداری دەکەن، چی دەتوانم بڵێم ئەوانەی کە حزبی بەهێز و خاوەن نفوزن، چی ئەوانەی مامناون، چی ئەوانەی بچووکن، هەمویان بەپێی سەنگ و قورسایی خۆیان بەپێی ئەو پێش پرۆژە هەموارە یاسایی کە دراوەتە بەڕێز پەرلەمانی کوردستان وامان کردووە هەمویان مشارەکە بکەن، هەموو دەنگەکانی خۆشیان بەپێی دەنگەکانی خۆیان بەپێی ئەو دەنگانی هێناویانە کورسی پێویست بەدەست بێنن.
چونکە سیستمی هەڵبژاردن ئەگەر بتەوێت سیستمێکی نەگونجاو بێ باش نەگونجاو و باش نەبێت ئەوە دەتوانم بڵێم کۆمەڵێک لایەنی سیاسی ڕنگ بێ دەنگێکیش بێنن بەڵام دەنگەکانیان بە فیڕۆ بڕاو نەبێت بە کورسی بەڵێ ئێمە هەمیشە کە بیرمان کردوێتەوە وەکو کوردستانیانە بیرمان کردوێتەوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵمان داوە هەموو لایەنە سیاسیانەی لە کوردستان هەن خەباتی سیاسی دەکەن خەباتی مەدەنی دەکەن بەشداری هەڵبژاردن دەکەن بە نوێنەرایەتی خۆیان هەبێت بە یاسایەکی متمانە پێکراو بۆ ئەوەی نوێنەرایەتی خۆیان بکەن و ئەوی خەڵکیش متمانەی هەبێت کە دەنگەکانی دا بە هەر لایەنێکی سیاسی چی ئەوانەی لە ناو حکوومەتن و چی ئەوانەی ئۆپۆزیسیۆنن دەنگی پێویستی خۆیان بەدەست بێنن ئێمە لەسەر ئەو ئەساسە ئەو هەموارەی کە پێشکەشمان کردووە بەشێکی کرد لەوەش گرنگتر ئەوەیە لە ڕابردوو لەسەر مەسەلەی دەنگدان کە کوردستان هەرێمێک بووە مەسەرەن لە خەڵکی زاخۆ بۆی هەبووە دەنگ بۆ کاندیدی هەڵەبجە بدا بۆ کۆن سلێمانی بدا و بە پێچوانەکەشی ئەمڕۆ ئەو سەردەما یعنی بەڕاستی ئەوە لە عێراقیش نەماوە لە عێراق لە هەڵبژاردننی 21 نەک بۆ بازنەی بۆ هەر محافظەی بازنەیە وکرا بە 83 بازنە لەوە بچووکرایەوە کە مەناتیقەکان لە ناو پارێزگاکانیش بەپێی بازنەکان نوێنەرایەتی خۆیان نەبێت بۆیە وا پێویستە بۆ ئەوەی ئەو ئەندام پەرلەمانەی کە دەنجی پێویست بەدەستێنێ ئەبێت بە ئەندامی پەرلەمان نوێنەرایەتی حەقیقی و ڕاستەقینەی ئەو سنوورە ئەو بوقع جوغرافی لێ دەژێت نوێنەرایەتی ئەوێ بکات خەڵکی ئەو سنوورەش بەرپرس بێ بەرامبەریان و خەڵکیش بتوانن دەنگ بە کاندیدەکەی خۆیان بدەن لە سنوورەکەی خۆیان بۆیان بۆ مەسەلەی خزمەت گوزاری پرۆژە یاسا بەرنامە بتوانێت خزمەتی باشتریان پێ بکات ئەوە کەوای کردووە ئەمە من پێم وایە شتێکی زۆر ئەکتیو دەبێت ئەو خەڵکەش ئەو ئێستا ئەندام پەرلەمانی کوردستان ئەوانەیەکی ئێستا لە پەرلەمانن نایزانن نوێنەری دەنگی پێویستیان لە کام ناوچە لە کام پارێزگا بەدەستهێناوە بەڵام دەنگدەرەکانیشیان نازان کامە نوێنەری ڕاستەقینەی خۆیانە ئێمە بۆ ئێمە لەم هەموارە پێویست داوامان کردووە هەڵەبجە سلێمانی هەولێر کەرکووک بە پێی ئاماری دانیشتوانی عێراق کە هەیە بۆ هەموو محافظەیەک ئاماری دانیشتوانی خۆی دیاری کراوە بە پێی ئەو ئامارە کورسیەکانی کوردستان کە 100 کورسی کۆی گشتی عامەکەیە تەوزیع بکرێت بە پێی ڕێژەی دانیشتوانی سنوورەکە و هەر سنوورێک هەر پارێزگایەک بە پێی دانیشتوانەکە کورسی بەرکەوتەی کورسی خۆی بەرکەوێت خۆی لەو پارێزگایە ببرێت خۆی لەو پارێزگایە بکرێت کاکڕزگار ئەوەی کە گرنگ بوو ئەمڕۆ ئەم چوار لایەنە سەرەکیە ینی ئەو تا داوای هەڵبژاردنەکەن بەڵام هەڵبژاردنەکە بەم شێوازە بێت کە جەنابە داماژەت پێدا خۆ ئەمە ینی لە ڕابردووش هەروە وتراوە بەڵام ینی ئەم هەڵوێستە دژی هەبوو لە ڕابردوودا ینی بە دژ لە قەڵەمەدرا یاخود بۆ نمونە بە نەگونجاو لە قەڵەمەدرا بۆ ئێستای هەرێمی کوردستان کە چی هە زۆرێک لەم لایەنانی هەرێمی کوردستان ئەو تاوکو جەنابی شت لە هەڵبژاردننی پەرلەمانی عراق بەشدار بوون لەسەر ئاستی بازنەکان یخۆتوانیشان دەنگ بێنن باشە بۆ هەرێمی کوردستان نەگونجاوە بۆ عێراق گونجاوە بۆ لەو کاتانەدا یعنی دش هەبوو بەرامبەرم هەڵوێستانی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنانی کە ئەمڕۆ هاوڕان لەگەڵیدا هۆکارەکان چی بوو کاکڕزگار ئەسبابەکان سەبارەت بەم هەمواری یاسای کوردستان کە ئێمە پێشنیارمان کردووە دوو جیاوازی هەیە لە نێوان ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و یەک هەر لایەنێکی کەشت ئێمە پێمان وایە یاسایەک هەموار بکرێتەوە یاسایەک هەبێت کۆدەنگی لەسەر بێت ڕنگ بێ لەو یاسایی کە ئێستا هەموار کرێتەوە خۆ 100% با بڵێن لە بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێت بەڵام لە نەتیجە لە بەرژەوەندی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەو لایەنە سیاسیانەشی کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بوون بە تەکید یاساکە زیاتر فراوانترە بەشداری ئەوانی تیا کاریگەرترە داخوازی خواستی ئەوانیشی تیا جێ دەبێتەوە داخوازی خواستی خەڵکی بێلایەنیشەکە خۆی کاندیدکار لەم یاسا جێگای دەبێتەوە بەڵام بە قانون بە یاسا کۆنەکەی کە دەکرێت ڕنگ بێ یەک لایەن زیاتر سوودمەند بێلی کە ئەمە لە هەم لە دەنگدان هەم لە ڕێژەی مەقاعد و کورسیەکان کێشە و گیر و گرفت دروست دەبێت ڕێژەی کۆمەڵێک دەنگ بە هەدەر دەچێت چونکە قانونەکە وای حکم کردووە کە هەمووی بەیەکەوە بێت ئەو ئەسبابەکانیەتی ئەسبابی تریش هەیە مەسەلەی سایمە کێشە و گیر و گرفتی کەش هەیە هەر لە قانونەکە مەسەلەی کۆتایە کۆتا بەچی کۆتایی
پێک هاتەکان و ئەوانە ئەمڕۆ باستان لە کۆتاکان ئێمە باسی هەموو بابەتەکانمان کردووە. ئێمە هەمیشە وەکو ئەو چوارلایانی کە بەیەکەوە بووین چی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانیش پاڵپشتی هەموو پێکهاتەکانی کوردستان دەکەین. پێکهاتەی ڕەسەنی ئەم هەرێمەی کوردستانن پێمان خۆشە نوێنەرایەتی ڕاستەقینە و حەقیقی خۆیان هەبێت، لە پەرلەمانش نوێنەرایەتیان هەبێت، بەڵام نوێنەری حەقیقی و ڕاستەقینەی خۆیان بە دەنجی خۆیان بە دەنجی پێکهاتەکانی خۆیان. ئەمە بۆ ئەوەمانە لە مەودووە چۆن دەڵێت تیر و توانج و ڕەخنە لە پاچی و بێگەردی هەڵبژارنەکان و ئان نەدرێت. ئێمە داوامان کردووە یاسایەک بێت چۆن دەڵێ هەموو ڕێگریەک بکات لە شتینە خراپ، لە تەزویر، لە دووبارە بوونەوەی دەنگدان. ئێمە بەو یاسایە هەوڵمان داوە تا ئاستێکی زۆر باش ڕێگری لە هەموو خراپەکاریەک بکەین بۆ ئەوەی هەموو ئەو لایەنە سیاسیانەی لە هەر هەڵبژاردنێکی کوردستان یان عێراق بێنە پێشەوە بەشداری بکەن. تەمان ئێمە ئەو قانونە تایبەتە بە کوردستان. ئێمە ئێستا لە عێراقیش لە ماوەی ئەم مانگەی ڕابردوو چەندین کۆبوونەوەمان کردو. عێراق واخەی کە جارێکی تر هەمواری یاسای هەڵبژاردنەکان نکاتەوە ئەنجومەنی پارێزگاکان و ئەنجومەنی پەرلەمانی عێراقیش جارێکی کەەوە خەریکی هەموارکردنەوەین. هەموو ئەوانە بەو ئاراستەیە بیرکردنەوە بەرنامەی ئێمە دانیشتن و کۆبوونەوەی ئێمە بۆ ئەوەیە لە کوردستان کۆدەنجی هەبێت، لە کوردستان یاسایەک هەبێت هەموو تاکێکی ئەم هەرێمە ئەم یاسای هەڵبژاردنە دڵنیا بێت لەوەی کە دەنگەکەی بە فیڕۆ ناچێت، دڵنیا بێت لەوەی کە دەنجی سنوورەکەی بە فیڕۆ ناچێت، دڵنیا بێت لەوەیشی کە بەپێی دەنگە حەقیقیەکانی خۆی کورسی بەدەستێنێت. کارزگار کە ئەڵێ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن لەگەڵ شاتاوان تۆماری دەنگدەرانیش دەبێت پاک بکرێت و چکەمە داوای یەکێتی ئەو سێلایەنەی دیکەیە بە دیاریکراوی. ئەمەش دەخرێتە نێو ینی هەموارەکەەوە. ئێمە زان چۆنەکە تو دەڵێ هەمواری یاسای هەڵبژاردنەکان کۆمەڵێک گوردەکاری هەیە لە ڕووی فەنیەوە، لە ڕووی تەکنیکیەوە، لە ڕووی بەرنامەوە. طبعاً کە تو باسی هەمواری یاسا دەکەی باسایی پاکردنەوەی سجلی تۆمار ئێمە باسمان کردو بە سجلی تۆماری دەنگدەرانی عێراق بکرێت. سجلێکی ڕەسینە باوەڕ پێکراوە مەوسوقە، سجلی ئەلکترۆنیە وەرەقی نیە، پاکراوەتەوە چونکە سیستمی ئەم سجلە وایە کە ناوی دووبارە و ناوی مردوو ئەو بابەتانەی تیانێ لەگەڵ ئەوەش باسمان لە بایۆمەتری کردووە کە دەنگدانیش بە بایۆمەتری عێراق بێت چونکە بایۆمەتری ڕێگە نادات کەسێک بتوانێت لەسەر ئاستی عێراق هەڵبژاردن بکرێت بە کوردستانیشەوە بتوانێت دوو جار دەنگ بدات. چونکە ئەم سیستمە ئەلکترۆنیەکی ئێستا بەکاردێت چی لە جیهازی تەحقق کە لە هەڵبژاردن بەکاردێت لەگەڵ سیستمی لەگەڵ سندوقی تەسریعی نەتائیجی پێدەڵێن ئێمە بە ئاینەکەی ئەمە هەمویان ڕەبت کراوە واتە هیچ کەسێک ناتوانێت نە دەنجی دووبارە نە خەڵکێک لە زیاتی خەڵکێکی کە یان مردوویەک یان پەنجەمۆری یەکێکیکە بەکاربێنێ لە هەڵبژاری ڕابردوو خۆتان ئاگادارن دووبارە بوونەوەی دەنگدان و ئانە لە هەندێک شوێنە بوو ئەم جیهازانە هەمووی ئاشکرا کرد و هەموو دەنگە دووبارە بوونەوەکانی کەشف کرد. وای ئەمانە هەمووی بۆ ئەوەیە هەمووی ئەم پێشنیار و مقتەرەح و ئەم هەموارە یاسایی بۆ ئەوەیە متمانە هەموو لایەنێک متمانەی بەم جۆرە هەڵبژاردنە هەبێت بۆی بەشداری بکات بۆەوەی دەنگ بدات و مافی هیچ پێک هاتە و لایەنێک هیچ لایەنێکی سیاسی کە بەشداری هەڵبژاردن دەکات گومانی لەوە نەبێت کە چۆن دەڵێ خراپەکاری بەرامبەر کراوە دەنگە حەقیقیەکانی خۆی بەدەست بێنێ. ئێمە ئێستا لەسەر عێراقیش لە پێشوو ئیشارەت بۆدا ئێمە لە عێراق لە 2005ەوە بە چەند جۆرێک سیستم هەڵبژاردن کراوە. لە 2005 لیستی داخراو بوو هەڵبژاردننی یەدەوی بوو، لە 2010 کرا نیمچە کراوە، لە 2010 نیمچە کراوە سانتیگۆ بە ئەجیزەی ئەلکترۆنیەکان کرا ئەوەی کە هەیە. لە 2021 جارێک کە کرا بە فرە بازنە لە عێراق لە 18 بازنەوە کرا بە 83 بازنە. لە هەموو ئەو هەموارانەی کە کراوە هەموو لایەنەکانمان هەموو لایەنە سیاسیەکان بە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و هەمووی بەشداری کردووە و بەو یاسایە بوو و ئێمە هەمووشی ڕازی بووە. ئێمە هەمان پێشنیار هەمان بەرنامە گوتومانە لە عێراق کراوە بۆ پەرلەمانی عێراق بەشداری کراوە ئەومان هێناوە گوتومانە ئەم یاسایە مەدەنیترە مافی هاوڵاتی و دەنگدەری کورد پارێزراوترە و ئەو سیستمەشی کە داوامان کردووە
هەڵبژاردن عەد و فەرز ئەلکترۆنی بێت لەوەش باشتر ڕۆیشتوینە ئەوەی کە لێستا لە عێراق مناقەشە لەسەرەوە دەکرێت کە عەد و فەرزی ئەلکترۆنی و بەدەستیش بکرێتەوە بۆ ئەوەی متمانەی زیاتر ئەوانە هەمووی ئەو پێشنیارانن کە لە عێراق ڕازین بەڵام لە کوردستان تۆزێ ئاستەنگووانی بە دروست دەکرێت هیوادارم ئەوەش ئەو بارودۆخەش تێ بپەڕێنین چونکە ئێمە ماوەیەکی باش بەسەر بابرێن پەرلەمان و ئەوانە و قانونی بڵێن هەڵبژاردننی کوردستان و ئەوانە کە خەریکە تێبپەڕێ کۆمسیۆن بۆ ماوەی وانزیکی 3 ساڵن کۆمسیۆنی کوردستان ماوەی بەسەر چۆکە لە عێراق ڕووی نەداوە لە هەڵک چەندین کۆمسیۆن بە دوای یەک گۆرا بگرە زۆرجار کۆمسیۆن پێشوادەکەی خۆشی کاراکراوەتە و گۆڕدراوە ئەگەرنا هەموو پێش تەواوبوونی ماوەی یاسایی خۆی بە 6 مانگ پەرلەمانی عێراق لیژنەیەک دروست دەکات لیژنەی اختیبار داواکاری دەکات کۆمسیۆنی عێراق 6 مانگ پێکرەوە کار دەکرێت بۆ ئەوی لەوادە یاسایی خۆی کۆمسیۆنی چکە بێتە پێشەوە سام چواری هێزە سەرەکی ئەمڕۆ داواتان کردو کە کۆمسیۆنیش ینی کارا بکرێتەوە شێوازی کاراکردنەوەکە چۆن بێت داواکاری هەبوو پێشتر هەندێک لایەنی کە دەیانویست ئەوانش ئەندامیان بۆ زیادکرێت لە کۆمسیۆنەکە خۆی مەسلەی کۆمسیۆن خۆتان زان کۆمسیۆن بێ بە کۆمسیۆنی سربەخۆی هەڵبژاردن بێت لە کوردستان بەو بەرنامەیەکە کراوە هەموو لایەنە سیاسیەکان نوێنەرایەتی خۆیان هەیە ئەوایە پێش ئەم 3 ساڵە تێبپەڕێ کۆمسیۆن چۆن دەڵێ کارا بکرایەتەوە و ئیجراعات لە پەرلەمانی کوردستان و ئەوانە بکرایە و بەجارێککەین کرا بەڵام وەقتەکە خۆ دەزانی 3 ساڵ بەسەری تێپەڕیوە و کاری لەسەر نەکراوە ئێمە لە ڕابردوش هەوڵماندا و داواکاریمان کردو بە چەند مانگ لە پێشێستا چەندین کۆبوونەوەی هەموو لایەنەکان بەیەکەوە پێکەوە بووین داوامان کردووە بۆ ئەوەی کۆمسیۆن کارا بکرێتەوە چونکە هیچ هەڵبژاردنێک نییە من لە ڕابردوو ئەگە لەبیرتان بێ پێش چەند مانگێک ڕۆژی هەڵبژاردننی کوردستانیان دیاری کرد لە سۆرەکایەتی هەرێم لە کاتێکدا لە هیچ وڵاتێکی دنیا ڕوونادات تۆ بێ مەوعیدی کاتی هەڵبژاردن دیاری بکەی بەڵام کۆمسیۆنەکەت ماوەی بەسەرچوو بێت ماوەی بەسەرچوو چونکە کۆمسیۆن کە ماوەی بەسەرچوو لە ڕووی یاساییەوە بۆی نییە ناتوانێت هیچ هەنگاوێک بۆ ئەنجامدانی هیچ هەڵبژاردنێک بکات تا ئەو کاتی پەرلەمانی کوردستان باڵاترین دەسەڵاتە کە کۆمسیۆنیش ڕاستەخۆ سەرپەرشتی کۆمسیۆنیش دەکات تا ئەو کاتە یا ئەوەتە ماوەکەیان بۆ درێژ بکاتەوە یا ئەوەتە کارا بکە بە هەر طریقەیەک بێ دەبێت کۆمسیۆن خاوەنی چۆن دەڵێ متمانەی پەرلەمان بێت پەرلەمان دەنجی بۆ بدات کە بەم میکانیزمە بەم شێوازە حزبەکان لایەنە سیاسیەکان بێ لایەنەکان کۆمسیۆن چۆن کارا بکرێتەوە چییە بە نوێنەری خۆی دادنێ ئەی گۆڕێ خەڵکی کە دەکاتە شوێنی خۆی ئەی هێڵێتەوە پێویستی بە بڕیاری پەرلەمان هەیە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەو چوار هێزە سەرەکیە هیچ کێشەیەکتان نەبوو لەگەڵ پێکاتە کۆنەکەی کۆمسیۆن یاخود دەتانەوێت هەر بۆ شێوازە کارا بکرێتەوە کۆمسیۆن ئێمە وەکو ئەو ئێمە ئەو ڕاگەندراوی کە بڵاومان کردوەوە گوتومانە کارا بکرێتەوە کە کارا بکرێتەوە تۆ ئەو کاتە هەموو لایەنێکی کە کۆمسیاری هەیە لەوێ لە پەرلەمان لە کۆمسیۆن دایناوە ئەتر ئەو کاتە ئەکرێتە ڕێکەوتن ئێمەش و ئەم چوار لایەنەش و لایەنەکانی تریش و ئانە ڕێک دەکەوین ڕنگ بێ بتواندرێت گۆڕانکاری بکرێت لە کۆمسیارەکان یان وەک خۆی بیهێڵێتەوە ئەوە دەکەوێتە سەر ئەو ڕێککەوتنەی کە لە ئایندەیەکی نزیکدا بکرێت بۆ ئەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێ کێشە بە یاسایەکی هەمواری یاسایەکی باش بەڕێوە بچێت مەسلەی ئەم چوارهێزە سەرەکی کێسەوە تا ئێوە داوای هەڵبژاردنەکەن و ئەو وادەیەش کە وەکو جەنابەت ئاماژەت پێدایانی لە سەرۆکایەتی هەرێم و دیاری کرا دوایەوەی کە ماوەی سێ سەرۆکایەتیەکە ینی درێژکرایەوە یەشی دێم ساڵە ئەم بابەتانە ئەگەر بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستانیش بێتە پێشەوە چکە پێم وایە بێم ڕۆکۆبوونەوەیشی مەکتەبی سیاسیان هەبووە و ئەوانش کۆمەڵی بڕیاریان داوە یەشێ لەو بڕیارانە ئەوان ژەڵێن ئێمە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردین و بە شێوەی ینی فرەبازنەی چوار بازنە ئەمە کارەکانی کۆمسیۆن کە کارا بکرێتەوە و یاساکە کە هەموار بکرێتەوە و مەسلەی ڕۆژی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە توانین بڵێن خێراترەکە کاگرزگار
سەبارەت بە مەسلەی کە تو ئێمە باسی هەمواری یاسا دەکەین هەمواری یاسای هەڵبژاردننی کوردستان دەکەین هەمواری یاسای هەڵبژاردن هەر تەنها ئەوە نیە کوردستان چوار باز نەبێت چونکە ینی وردەکاریکی زۆرە بە تەکید مەسەلەن ئێمە دێین ئایا سیستمی هەڵبژاردنەکە بەوە چوار باز نیە بەسەر بەڵام سیستمی هەڵبژاردنەکە بە کاندیدی تاکە بە لیستە بە لیستی داخراوە بە لیستی نیمچەکراوەیە تەوزیعی دەنگەکان بۆ مەقعەت بە سیستمی زۆرترین دەنگە ئەعلا ئەسواتە یاخود بە سانتلیگۆیە ئەگە بە سانتلیگۆیە بە کام سانتلیگۆ بە سانتلیگۆی مەعەدەلە یان بە سانتلیگۆی 1.9 یان دەکاری زۆر ئەمە وردەکاریەکی زۆری تیا هەیە ئێمە ئومێدەوارین لە هەموو ئەو پێشنیار و بەرنامانەی کە دەکرێت کە باسی هەموار دەکەین هەمیشە هەوڵ بدەین سیستمێک هەڵبژێرین کە چۆن دەڵێ هەموو لایەنەکان بەبێ جیاوازی هەمووی تیا بەشدار بێ هەمووی تیا کۆک بێ هەموارەکە یعنی بۆ ئەوە نەبێت تا یەک حیزب تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان یان تەنها پارتی دیموکراتی کوردستان بەرژەوەندی تیابێ ئێمە لەگەڵ ئەوەین هەموارەکە بە شێوازێک بکرێتەوە هەموو لایەنەکانی کوردستان بەنەوەی نوێشەوە هەمووی لەسەر ئەم هەموارە ڕازی بن بۆ ئەوەی بەیانی کە هەڵبژاردنێک کرا هەر لایەنێکی سیاسی ئەو ڕێژە کورسیی بەدەنجی هێنا خەڵکی شایدی بۆ بدات لایەنە سیاسیەکانیش بە بڕواوە بە متمانەوە برن بەڵێ ئەمە کورسی و دەنگی حەقیقی خۆی هێنا ئەمانە پێویستی بە وردەکاری باش هەیە چونکە مەسەلەکە سیستمەکەیە مەسلەی چوار بازنەی چۆن دەڵێ گۆڕینی دەنگەکانە مەسلەی کۆتایە مەسلەی بەکبیتاقی ئایا بایۆمەتریە قەسیری ئەمە بەکارنێ مەسلەی یعنی ئەبێ بەڕاستی ئێمە بە ڕوحێکی زۆر کوردستانیانە بیرکەینەوە بۆ ئەوەی ئەم یاسایە بۆ هەمووان بێت کەوتانی سەر ڕای بیرروڕاجیاوازەکان سەر ڕای ئەوەی کە بۆ نمونە لە ڕابردوودا پێداگری لەسەر هەندێک بابەت دەکرا لە بەرامبەر ئەوەی کە هەندێک هێز و لایەنی دیکە ئەوان بە هەڵە داوای ئەم هەموار و داوای گۆڕانکاری لە هەڵبژاردنەکەن ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کاک ڕزگارەوە ئەو سێ هێزە سەرەکیەی دیکە کە ئەمڕۆ لەگەڵ تانابوون وەکو دەستگاکانی هەڵبژاردنیان لە کۆبوونەوەکان بۆ بڕیاردان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن ینی کۆکن و هاوڕان لەسەر ئەوەی کە بە تایبەتی یەکێتی ئەتانەوێ هەرێمی کوردستان چوار باز نەبێت یاخود نەخێر بازنەکان زیاتر بێت چکە وردەکاریانی کە جەنابیشت ئاماژە پێدا ئەمە لەوە چ کۆبوونەوەی زۆری بێ و گفتوگۆ مناقەشاتی زۆری بێ بەڕاستی زین تۆنە من پێم وایە ئەوانەی کە شارەزان لە مەجای هەڵبژاردن و ئەوانە ڕەنگ بێ ئێستا ئەگەر ئێمە ڕاو یەکتر قبولکردن و دیالۆگ و ئەوانە دابنیشین ئەو ماوە قورسەی ناوێ بەڵام ئەبێ ئێمە ڕای بەرامبەر قبول بکەین ئێمە بین خاڵە ئەو سیستمەی کە دەمانێت قانون ئینتیخاباتی پێ بکەین خاڵە پۆزەتیفەکانی هەڵبژێرین ئەو خاڵانە هەڵبژێرین کە هەموو خەڵک لەسەری کۆک بێ ئەو خاڵانە هەڵبژێرین کە خزمەت بە هەموو سنوورەکان بکات ئێمە هەموارەکە بە شێوەیەک بکەین من دڵنیام هەموو ئەو لایەنە سیاسیانەی کە لەگەڵ ئێمە بەیەکەوە دانیشتوین یەک بنەما هەمومانی کۆکردوێتەوە ئەویش ئەساسەکەی ئەوەیە کە ئێمە یاسایەک هەڵبژێرین یاساکە و سیستمی هەڵبژاردنەکە شتێک بێت چۆن دەڵێ غەدر لە هیچ شوێنێک نەکرێت هیچ سنوورێک کاندید یا دەنجی سنوورێک بۆ شوێنێکی کە نەڕوە چونکە زۆر سیستمی هەڵبژاردن ئەگەر بە شێوەیەکی خراپدا بڕێژێ هەر قانونەکە خۆی ببێ ئەوەی خەڵک بچێتە سەر سندوق دەنگ بدات غەدر لە کۆمەڵێک لایەن دەکات ئێستا هەندێک لایەن با بڵێن لایەن یا لایەنی سیاسی بۆ نمونە لە هەڵبژاردنێک 6,000 دەنگ بێنێ ڕەنگ بێ بە سیستمێک بتوانێ دوو کورسی بێنێ بەڵام سیستمێکیکەی بۆ دانێت تۆ ڕێژەی سانتلیگۆکەی بۆ بەرزکەوە ڕەنگ بێ ئەم دوو کورسیە بگاتە یەک کورسی هەر عینەن دەنگە بەڵام تو دێی کە بە وردەکاری و بە سیستمەکە مەسەلەن بۆ نمونە بە یەک لایەنێک هەبێ مەسەلەن لێرە 30,000 دەنگ دێنێ بە سانتلیگۆ 1.9 لەگەڵی تەوزیعی کورسیەکان دەنگەکان بکە بە کورسی ئەم کورسی نایەنێ بەڵام وەرە بە 1 پوینت خواردنەوە بڕۆ بە 1.4 بڕۆ
کورسیەکە دێنێ و ڕنگ بێ هەندێک چۆندرە باقی ئینیشی هەبێت جا ئێمە کە بیر دەکەینەوە کە پێشنیار دەکەین بۆ ئەومانە چی لە عێراق و چی لە کوردستانیش چی لە بۆ پەرلەمانی عێراق و هەموارەکەی ئەوێ بۆ کوردستانیش هەمیشە بیرمان لەوە کردوێتەوە ئەو سیستمە بێت ئەو قانونە بێت کە هیچ لایەنێک کە بەشداری پرۆسەی هەڵبژاردن دەکات دەنجی بە فیڕۆ نەڕە لە نەتیجە ئەگەر لایەنێک 10,000 دەنگ بێنێ ئەگەر لایەنێکیش 50,000 دەنگ بێنێ ئەم نوێنەرایەتی 10,000ەکەی خۆی دەکەمیش نوێنەرایەتی 50,000 دەنگی خۆی ئەمە ئێمە بەو نەفەسە بیر دەکەینەوە هەمومان بێکەوە لەسەر یاسایەک کۆک بین کە یاساکە هەموو بەشداری کارایان هەبێت لەم پەرلەمانە و لە حکوومەتی کە دادەمەزری لە ئەنجامی و هەڵبژارنێکی دێتە پێش زۆرێک لە ڕابردوو بە تایبەتی ینی لایەنێکی دیاریکرا و ترسی لەوە هەبوو کە بۆ نمونە ئەم داواکاریانی یەشێتی و ئەو هێزە سەرەکیانی دیکە کە ینی هاوتەریب لەگەڵ یەشێتی داوای یاسای هەمواری هەڵبژاردن و هەروەها تۆماری دەنگدران پاک بکرێتەوە و کۆمسیۆن کارا بکرێتەوە و پێکاتەکەی دەستکاری بکرێ و مەسلەی فرەبازنەی لە هەرێمی کوردستانیش پێی ڕۆبکرێ ینی بە مەترسیانە بینی و وایان دادەنا کە ئیتر تەوازنی هێز و تەرازوی هێز دەوەچێ لە دوای هەڵبژار نەگەر بۆ شێوازە بکرێت لە بەرژەوەندی ئەم لایەنانە بە کۆتابێ ئەمەیان واقعیە ئەو بیرکردنەوە یاخود نەخێر ینی قبول نەکردنی بەرامبەر و ڕای بەرامبەرە من پێم وایە ئەمە پێم وایە واقعی نیە لەبەرەوەی ئێمە ئەم یاسای هەڵبژارنێکی ئێمە پێشنیارمان کردووە هەمووی لە کوردستان ئەنجام درراوە تۆ لە پەرلەمانی عێراق فرە متعددی دەوائر بووە هەموو پارێزگایەک لە 2010 یەکی بازنەیەک بووە لە کوردستانیش بە هەمان شێوە سلێمانی بازنەیەک بووە سلێمانی بازنەیەک بووە نا ئەمە من هەڵبژارنی 2010 پێ دەڵێم کە هەر پارێزگایەک ئێستاوە لە هەمواری ئەم جاری یاسای عێراق وەردەگەڕێنەوە سەر هەڵبژارنی 2010 کە عێراق بۆ ئەمس بۆ بێتەوە سەر ئەم سیستمەی کە هەر محافظەیەک دائیرەیەک بێت یەوە لە کوردستان کرا و هەموو لایەنەکانیش پێی ڕازی بوو هەر کەسۆ بە پێی ڕێژە و دەنگەکانی خۆی کورسی خۆی بەدەستێناوە باش لە 2021 یاساکە جارێککە هەموار کرایە و عێراق کرا بە 83 بازدە جارێکی تر هەموو لایەنەکان بەشداریان تیا کردو هەمووشیان بە پێی سنگ و قورسایی خۆیان دەنجیان هێناوە یعنی ئەوە مەتر ئەو قانونە لە عێراق نوێنەرایەتی ئێمە لە پەرلەمانی عێراق مەترسی نەبووە ئێمە دەین لە کوردستان بۆ مەترسیە بێ بۆ ترسمان لێ هەبێ ئەخۆ قسەکە ئەوە بوو لە ڕابردوانی کاردانەوە هەبوو بەرامبەر کاردانەوە هەبووە ڕاستە کاردانەوە هەبووە ناڕازی بوونی تیا هەبووە تا ئەم ڕۆژگەمە کە ئەمڕۆ کۆبوونەوەی ئەمڕۆمان کە ئەنجام داوە بەڕاستی بۆ ئەومان ئەنجام داوە کە ئێمە هەڵبژاردن ئەنجام بدرێت ئامادەین لە هەڵبژاردن بەشداریکەین ئەنجام بدرێت بەڵام بەو یاسایەکە ئەوەی کە لە ڕابردوو شەرحم زۆر کردو یاساکە وابێت هەموو لایەک بەشداری کارایان تیا بێت و خۆشی تیا بە مافیشی تیا هین نەبێت مافەکەشی تیا خوراو نەبێت یان غەدری ئینتیخابی یان غەدری سیستمی هەڵبژاردننی لێ نەکرێت من لە ڕابردوو ئێستا من بێم چەندین خاڵت بۆ باز دەکەم لەسەر ئەوەی کە ئێمە کوردستان یەک باز نەبێت ئەتوانرێ لە هەڵەبجەوە ئەلێرەوە ئەگەر دەنجی هەڵەبجەکەین کە توانێت کاندید لە ناو زاخۆ دەربچێنێت لە کاتێکدا بڵێن ینی ئەندامی پەرلەمان نوێنەرایەتی ئەو منتیقەیە ناکات ڕنگ بێ لە دەورەی پەرلەمانیەکە خۆی ئەو ئەندام پەرلەمانی کە دەنجی ئەوێ هێناوە جارێک ئەو شوێنەی هەنەبینی بێت ئێمە هاتوین دەڵێن کاکە با نوێنەرایەتی شوێنەکان نوێنەرایەتی حەقیقی خۆیان من با بێن کۆتا کە دادنی 11 کۆتا لە یاساکە با کۆتا خەڵکی خۆی پێکهاتەی خۆی دەنجی پێ بدات با بێت دەنگ و ڕەنجی پێکاتەکە خۆی لە ناو پەرلەمان بێت یعنی کۆمەڵێک مەشاکیل و کێشە دروست دەبێت کە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر بڕیاری سیاسی بڕیاری پەرلەمانی دروستکردنی قەرارات و قانون کە پەرلەمان شوێنێکی تەشریعیە کۆمەڵێک قانون نین دەکات بۆ بڕیاردان لە بەرژەوەندێتی ناکرێ بە شێوەیەکی ناتەندروست بە سیستمێکی خراپ نەتیجەیەکی خراپیش دەدات بەدەستەوە کارە سات خۆڵخێنێت بە تەکید مەسلەی یەکێتی نیشتیمانی کوردستان وەگەڵ ئەو سێ هێزەی دیکە ینی هیچ گفتوگۆیەکتان کردەوە هیچ باسوخواسێکە بوو لەم کۆبوونەوەی ئەمڕۆ کە
لە داهاتووشی نزیکدا لەگەڵ دەستگاڵ بژارنی پارتی ژیانی هیچ نەبێ پەیوەندیەک دروستکەن یاخود بۆم بابەتە بچنە سەر هێڵ لەگەڵیانە؟ ئێمە بەتەکیید ئەمڕۆکە ئێمە پێیان بەلاکەمان بڵاو کردوەوە لە ڕابردوش زنجیرە کۆبوونەوەمان کراوە کردووە هەر بە لەگە پارتی دیموکراتی کوردستان لە سەرۆکایەتی هەرێم دەست پێشخەری چەندین کۆبوونەوەمان کردو زۆر بە ڕاشکاوی ئەو بابەتانی کە هەیە ئەو ئەستەنگانی کە هەیە و سەبەبی هەمواری یاساکە چییە ڕوونمان کردوێتەوە. یعنی پێم وایە ئێستا هیچ شتێکی ناوازح نییە، ئەوەی کە ئەم ڕۆژ دەرمان کردووە شتێکی غەریب نییە، ئەوەی کە ڕوونمان کردوێتەوە بەڵێ ئەمە ئێستا پرۆژەیەکە پرۆژە هەموارێکە لە پەرلەمانی کوردستان هەموو لایەنەکان لەوێ ئیمزایان کردو بەشێکی زۆریان گۆڕان ئەوان لە پێش ئێمەش پرۆژەی هەمواریان داوەتە پەرلەمانی کوردستان. ئێستا پرۆژەیەکی مشتەرەکەیە تەنانەت پەرلەمانتارەکانی بێلایەنەکان و نەوەی نوێش لەو پرۆژەیە مشتەرەکن و لە پەرلەمان ئیمزایان کردووە لەسەری. چونکە من وەکو باسم کرد ئەوەی کە ئێمە پێشنیارمان کردووە پێشنیاری هەموو لایەنەکانە دەتوانم بڵێم پرۆژە یاسایەکیشە خزمەت بە هەموو لایەنە سیاسەکان بە هەموو خەڵکەکەش دەکات بۆ ئەوەی ڕێگری بکات لە هەموو خراپەکاریەک و چۆن دەڵێن نوێنەرایەتی حەقیقی هەموو لایەنەکانیش ئەم بەم سیستەمە بکرێت دەچێتە پەرلەمانەوە. پێتان وایە ڕێگری لە تاگڕەوی و ینی قۆرەخکردنی دەسەڵات و هەروەها مەسلەیەکی زۆر گرنگی ژەبوو لە ڕابردوو ینی وەکو جەناویشت ئاماژەت پێدا چەند جارێک مەسلەوەی کە دەنگ دەردەچێتە سەر سندوقی هەڵبژاردن هەروای لە هاتوو ینی خەڵک ناچوو بۆ دەنگدان بەڕاستی کاگەزار ئەم هەنگاوانی یەکێتی نیشتیوانی کوردستان و لایەنانی دیکە لە داهاتوو ژەگە پارتی تا ڕادەیەک هاوڕا بوو لەگەڵتانە متمانە ئەگەڕێنێتەوە بۆ خەڵک و بۆ هاوڵاتیان یاریمی کوردستان کە ئەگەر پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕۆژەکەی دیاریکرا ئەمان بە پەرۆژون بۆی کە بچەن سەر سندوقەکانی دەنگدا؟ من لەوە دڵنیام کۆمەڵانی خەڵکی کوردستان خەڵکێکی وشیارن تێدەگەن لەوەی کە تۆ یاسایەک دێنیت تۆ دەبێت ئەو یاسایە بۆ هەموو خەڵکی کوردستان بڵاو بکرێتەوە لە پەرلەمان دەنجی لەسەر بدرێت ڕوون بکرێتەوە نوێنەرانی هەموو پێکاتەکانیش لەوێن. من بە دڵنیایەوە من دەڵێم ئەگەر ئێمە بەو پرۆژە یاسایی کە هەیە بڵاو بکرێتەوە خەڵک جارێکیکە بە متمانەوە بە ڕوایەکی تەواو بەشداری هەڵبژاردن دەکات چونکە هەندێک خەڵک گەیشتووە ئەو قەناعەتەی چۆن دەڵێ ڕۆژی دەنگدان ئەو بوو بۆمە یعنی وەکو هینێک لە ناو خەڵک کاکە مەڕۆن بە هەڵبژاردن لە جیاتی ئێمە دەنگەکان ئێستا دراوە ئێمە بەڵامەکە تۆ ئاتی ئەو سیستمەی هەڵبژاردن ئەو مەسلەی جیهازی تەحقق و باە بە بایۆمەتری و بە بیتاقی ناخی بوو سجل پاکەوە ئیتر خەڵکەکە ئامادەیە و نوێنەری خۆی ڕاستەقینە دنیاشم لەوەی کە تۆ هەموو لایەنەکان کە نوێنەری ڕاستەقینی خۆیان لێبوو دڵنیان پەرلەمانیش ئەکتیفتر دەبێت کە ئەکتیفتر بوو بڕیا قانون و یاساکان و دەنگدانەکانیش کە لەوێ پرۆژە یاسای باشتر و بەڕەوەندی خەڵک باشتر دروست دەبێت لەوێ. ئەم هەنگاوە دیموکراسیانەی کە لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی لەگەڵ ئەو سێهێزە سەرەکی ینی هەرێمی کوردستان دەینێت پێتان وایە پشتیوانی ینی لایەنە نێودەوڵەتیەکان لایەنە عراقیەکان و هەروە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانتان هەیە و تا چەند ئەتوانێت سوود ببیندێت لە عێراق و هەروەها لە نەتەوەی گرتوەکانیش بۆی کە هاوکار بێ بۆ ئەم بابەتەکە ڕزگار؟ بەڵێ دەستخۆش وەڵا منەوە پرسیارە ئێمە لە یەکێک لە کۆبوونەوەکانی سەرۆکایەتی هەرێم هەموو لایەنە سیاسیەکان لێوە بوون نوێنەری نەتەوەی گرتوەکانیش لێوە بوو جەنین بلاسخارتیش لێوە بوو و یەکێکیش لە ڕاوێژکارە گەورەکانی نەتەوەی گرتوەکان ناوی ئەمیر ئاریانە کە ئیستا لە بەغدادە لێوە بوو ئەوان هاتن عرزێکیان کرد لەسەر مەسلەی چواربازنەی و مهم گرنگی چواربازنی کەوەی ئێمە ئیقتراحمان کردبوو ئەو کاتە زۆر بەڕا ئەوەی کە من باسی یەکەم لەسەر نوێنەرایەتی حەقیقی و بەشداری پێکردنی خەڵک و نوێنەری هەر منتیقە و نوێنەری خۆیان ئەوان زۆر بە ئەکتیڤانە هەمان ڕێی ئێمەیان هەبوو لەسەر ئەو ئەکید نەتەوەی گورتوەکان لەگەڵ ئەوەن هەڵبژاردن لە وەقتی خۆی بکرێت هەڵبژاردن پرۆژە یاسایەک بێت کە هەموو لایەنەکان لەسەری ڕازی بن کەمترین ئەو سیستمی هەڵبژاردننی بەکاردێت کەمترین دەنجی هاوڵاتی تیا بفەوتێت زۆر بە ڕوونیش دژی ئەوەن لە هەڵبژاردن سیستمەکە یان یاساکە یان سجلی ناخێب طریقەکە وابێ خراپەکاری یان هەڵبژاردنەکە مەجای ئەم لا ئەولایتیا بێت.
ئێستا توانین بڵین هەڵبژاردن لەوادەی دیاریکرای خۆی یەکرێک کاگەزگار لە هەرێمی کوردستان. ئەمە من ناتوانم لەم بەرنامەی ئەوە پێ بڵێم چونکە ئەم وەقتەی کە هەیە کۆمسیۆن دوای ئەوەی کە دەبێت هەموو انتخاباتێک پێویستی بە سێشتی ئەساسی هەیە. یەکێکیان قانون یاساکە کە ئەوە دەڵین دەبێت ئەمڕۆ لەو بەیاننامەی کە پارتی دیموکرات باسی کردو دەڵێ قانونەکە هەموار بکرێتەوە. ئەمە یەک. دوو، کۆمسیۆن ئەو کۆمسیۆنە کە دەڵێن کارا بکرێتەوە ماوەی بەسەر چۆیش پێویستی بە پەرلەمانە و دەنگی لەسەر بداتەوە. ئەنە سێ مەسەلەی میزانی هەڵبژاردن. لە عێراق وایە و دڵنیاشم لە کوردستانیش ئەو حکوومەتی ئێمە وایە هەر کاتێک کە ئەم سێت ئامادە بوو ئەو کاتە کۆبوونەوەیەکی هاوبەش دەکرێت لە بینی کۆمسیۆنی بابرین کاراکە ئەوەی کە کارا ئەکرێتەوە، قانونەکەشی حازر بێت، میزانەکەشی بۆ حازرکەن. ئەو کاتە ئەم کۆمسیۆنە وەقتی انتخاباتەکە تحدید دەکات. کۆمسیۆن دیاری دەکات. ینی کاتەکە لێسە کەمە یا زۆرە بوو ئەم بابەتە گرنگانی کە جەناب دامەژە. هەموو هەڵبژاردنێک ئەگەر بتەوێ بە شێوەیەکی زۆر باش هەموو فترە ئەو جەدوەلێکی عملیاتیە بۆ انتخابات، هیچ کۆمسیۆنێک ناتوانێت هیچ هەڵبژاردنێک بکات چی لە عێراق و لە کوردستان. ئەگەر پێش هەڵبژارنەکە دەبێت 210 ڕۆژی لەبەردەستان 210 ڕۆژی بەردەوام، یعنی تەقویمی، یعنی جمعە و عوتڵە و هیچ شتیانە بێت پێویستی پێوێتی. ئەگەر هەڵبژاردننی عێراقیش پەرلەمان بڕیاری لێ بدرێت تۆزێ ینی بەرکەوتن نابێت چکە لە ساڵێکە ینی بۆ نمونێ هەرێمی کوردستان دوو هەڵبژاردن ببینی. بەتەکیید تەمەەن ئەو بابەتە من لە کۆمسیۆنی هەڵبژاردننی عێراق من لە پێش و کارم کردووە لێ لە کوردستانیش بە هەمان شێوەیە. دەبێت عادەتەن کە ڕۆژی هەڵبژاردن دیاری دەکرێت دەبێت ئەم ڕۆژە بە تەنسیق بێت لە بینی کۆمسیۆن و حکوومەت و هەسەرۆکی هەرێم و ئەوانە لە عێراق لە بینی کۆمسیۆن و مەجلیسی وزەرایە. دەبێتەوە ئەم ڕۆژی کە اختیاری دەکەی ڕۆژی ئەوە نەبێت ڕێگر بێت لە مەسلەی خوێندن و مەکتەب و زانکۆ ئەوانە، ڕۆژێک نەبێت تەسادف بکات لەگە مناسبەیەکی ئاینی یا مناسبەیەکی نیشتیمانی. دەبێت ئەو فترەی دیاری دەکرێت کەش و هەوایەکی باش بێت. یعنی دەبێت تۆ هەموو ئەو شوێنانە ڕەچاو بکەیت و لەگەڵ ئەوەش دەبێت و ڕەچاوی ئەوەش بکەیت. ناکرێت هەڵبژاردنێک بۆ ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەشێکی ناوچە کوردستانیەکانیشی لەسرە بێ لە مۆعیدێکی مەسەلەن نزیک لە یەک یان بە یەکەوە ناکرێت، چونکە هەڵبژاردن هەبێ وەختەکان ئەوانە ئەویش لەوە دەبێت ڕێخستن و ڕێخستنێک هەبێت لە بابەتە. نامێت لەوە زیاتر ماندوو بکەم ئەمێ دوا پەیامی کاگەزگار حاجی حەمەد ببیستە. سوپاس. وەڵام من داوا دەکەم لە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان بەبێ جیاوازی هەوڵەکانمان بۆ ئەوە بێت بڕۆحێکی برایانە لەسەر مێزی دیالۆگ ئێمە یاسایەک هەڵبژێرین بۆ هەموو هەرێمی کوردستان بێت، بۆ هەموو خەڵکی کوردستان بێت، هەوڵ بدەین هەمواری یاساکە هەموو خەڵکی کوردستان متمانەی پێبێت، هیچ کێشە و گیر و گرفت و خراپەکاریەکی تیانە بێت. هەموو سنوورەکانیش بەبێ جیاوازی نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن لە سنوورەکانی خۆیان و جەختیش دەکەینەوە لەسەر هەموو ئەو ڕێژە کورسەی بۆ کۆتەکان دانراوە، بەڵام بە پێی واقعی جوگرافی خۆیان لەو شوێنانەی خۆیان کە خەڵکی لێ هەیە نوێنەرایەتی حەقیقی خۆیان بکەن و هەمووشمان بەیەکەوە ئەوەی کە ئەبوایە زۆر لە پێشووتر لە کوردستان یاساکە هەموارکەینەوە و لە هەموارەکەی عێراق هەمومان بە کۆدەنجی لێبین بۆی بە هەمان شێوە هەمواری یاسایەکی باشتریش بێ دابڕێژین، چونکە لە نەتیجە کۆمەڵێک ناوچەیکە وەکو ناوچە کوردستانیەکانی خلەخانەقین و دووز و کەرکووک و مەخمور و شنگال و نەینەواش ئێمە لەوێ هەمومان بواە لێرە چێشمە لێرەی بە یەکگرتووی ئەومان تەواو بکرداوێت لێوێژ یەکگرتوو بین، چونکە لە نەتیجە هەمومان بەیەکەوە بە هەمواری یاسایەکی زۆر گونجاوە دەتوانین خزمەت بە میلەتەکەمان بکەین. زۆر زۆر سپاس بۆ کاگزگار حاجی حەمەد دای مەکتەبی سیاسی و لەبەرساوی دەستگا هەڵبژاردننیەتی نیشتیمانی کوردستان کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان. سپاس بینەرانی بەڕێز ئەڵقەم شەوی پانۆراما پێشکەش کرا، ئێوەش ساغ و سەلام بن، خواتان لەگەڵ.